بەڵازن لەگەڵتان بەردەوامین و دووبارە سڵاوتان لێبێت لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ میوانێکمان لەگەڵە لەنیا محەممەد نووسەر و شاعیر کە کتێبێکی بڵاو کردوێتەوە 101 پارچە شعری خۆی لەنێو ئەم کتێبەدا بڵاو کردوێتەوە و ناونیشانی کتێبەکەش بە ناوی 101 ژانی شعر خاتو لەنیا لە ستۆریۆکانمان لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. لەنیا خان سڵاوت لێبێ ئەم کاتت باش، پیرۆزبایی بڵاو بوونەوەی کتێبەکەشت لێ یەکەین. سڵاو لێبێ لەنیا خان. سڵاوتان لێبێت، ئەم کاتتان باش، ئێوارەی هەموو لایە باش، زۆر زۆر سوپاسانەکەم. سوپاس بۆ تۆ. خاتو لەنیا دەمێکە نووسینی هەیە، دەمێکە شعری هەیە لە تەمەنی منداڵیەوە، بەڵام وەکو بڵاوکردنەوە وەکو کۆکردنەوەی شعرەکانت 101 پارچە شعرت لە نێو کتێبەکە بڵاو کردوتەوە و لە ئێستادا بەرهەمێکی خۆتت هەیە وەکو کتێب. باسێکی خۆتمان بۆ بکەیت لە منداڵیەوە ئەم خولیایەت هەبووە و لە ئێستاشا هەر بەردەوامی لە نووسین و بڵاوکردنەوەکانی خۆت. طبعاً نەگەر لە مناڵی خۆمەوە دەست پێ بکەم، مناڵێک بووم دایمەن حەزم لە بەشە هونەریەکان بووە، دایمەن لە ناو چالاکیەکانی قوتابخانەکان وەکو بەشی شانۆیی، وەکو میوزیک، وەکو نووسین زۆر حەزم پێی بووە. لە مناڵیەوە تقریبا لە تەمەنی 12 ساڵیەوە من دەستم کردووە بە نووسین و لێرە دەفتەرەکەم پێیەکە لە تەمەنێکی زۆر زۆر مناڵە من ئەمەم نووسیوە کە چەند پارچە شعرێکی منداڵانە. دوای ئەمە دەستم کرد بە نووسین، بەڵام نووسینەکانم بەو جۆرە بوون ڕەفیقەکانم کۆیانە کردەوە، هاوڕەکانم لە قوتابخانە کاتێک کە شارمە نووسی کۆیانە کردەوە لای خۆیان بوو. دواتر من بیرم کردەوە کە ناکرێ منەوە هەستانم بە بەردەوامی بنووسم و لە پارچە وەرەقەیەکە بەجێیان بێڵم. کۆم کردەوە و ئەو کتێبەی لێ دەرچوو کە لە دوێنێ بڵاوکردنەوەمان بۆ کرد. بە ناوی 101 ژانی شعرەوەیە، ناوەڕۆکی 101 شعران لە 101 لاپەڕەیە و هەمووشی وەکو ناوی کتێبەکەیە، واتە باز لە ژانی عاشقێکەکان. بەڵێ دەستەکانت خۆش بێ. خاتو لەنیا، پێمان بڵێ هە لە منداڵیەوە ئارەزووی نووسینی شعرت هەبووە، ئاماژەش بەوە کرد لەوەی کە شعرەکانت زیاتر باس لە عشق و خۆشەویستی، زیاتر ئیلهامەکەت لە چیەوە وەرگرتووە، لە چیەوە سەرچاوەی گرتووە لەوەی کە بتوانی بەدەست و پەنجە ڕەنگینەکەت بەو خامەیە ئەم شعرە جوانانە بنووسیت؟ ڕاستی دایمەن ئافرەت جیاوازترە بۆ من، هەر جوانیەک، هەر کارە ساتێک، هەر شتێک ئەبێتە هۆکارێک بۆی کە بنووسم. ڕەنگە زۆر کات پارچە میوزیکێک ئیلهامێک بە بۆی کە من بنووسم. زۆر کات ئێمە شاعیرەکانمان دوو جۆرن، شاعیرمان هەیە کە کۆمەڵێک کەلیماتی باشی هەیە کە زۆر ئەدەبیانە ئەنووسێ کە بەشێکی ئەدەبی خوێندووە، زۆرترین وشەی پێ و ئەتوانێت لێکی بات و پارچە شعرێکی زۆر جوان تەواو بکات. بەڵام من وەکو خۆم من هیچ بەشێکی ئەدەبیم تەواو نەکردووە بەداخەوە، بەڵام تەنها وەکو ئیلهامێک کاتێک کە من کاریگەر بووم بە پارچە میوزیکێک، کاتێک کە کاریگەر بووم بە ڕووداوێک، بە شتێککە بینیومە بە جوانیەک، توانیومە بنووسم لەسەری. دەستە خۆش بێت، کتێبەکەشت لایە، پێمان خۆشە گوێمان لێکێک لە شعرەکانت بێت کە لەم کتێبەیە بڵاوت کردوێتەوە. باڵە زۆر باشە، بە دڵنیاییەوە شارێکتان بۆ خوێنمەوە لە ناو کتێبەکە. تەبەن شارەکان زۆر دوور درێژ نین، ئێستا پارچەیەکی بچووکتان بۆ خوێنمەوە، هیوادارم بەدڵی ئێوە و بینەران و بیسەرانیش بێت. لە کۆتاییدا پێیوتم چی لە عاشقی ڕق و تەقکەم، منیش وتم تۆ وەرەوە و خۆمت بە فیداکەم، وتی من لە سەفەرێکم ڕێگەی گەڕانەوەم نییە، منیش وتم بەبێ تۆ ئەم ژیانە جێی من نییە. هیوادارم بەدڵتان بێت.
دەستەکان دەستە خۆش خۆش بێ بێت، خاتولەنیا شەرێکی زۆر تایبەت بوو دەست خۆش بێت خاتولەنیا ئاماژەت بەوە کرد لەوەی کە ئێمە ژنان هەمیشە لەوانەیە بیرکردنەوەمان جیاوازتر بێت هەندێک جار ئێمە وەکو ژنێک ناتوانین هەستەکانمان بەڕوونی و بە ئاشکرا دەرببڕین ئەکرێ بڵێن بۆ بەهرەیە کە هەمانە جا خاتونێکمانەیە بەهرێکی شێوەکاری هەیە بە تابلۆکانی ڕنگدانەوەی ئازارەکانی ژنانەکات و خاتونێکی وەکو بەڕێزیشت بەو شعرانی کە ئەینووسێت لەوەی کە بڵێن ڕنگدانەوەی ئازارەکان و بەهێزیەکانی ژنامێت با تەنها نەڵێن ئازارەکانی بەهێزی ژنیش بەڵێ بەڵێ پێمان بڵێ لەوەی کە ئەتوانین بڵێن هەندێک جار لە ڕێ ئەمن و سینەوە ئەکرێت ئێمە ژنانی ئێمە زۆر بەهێزن ژنانی ئێمە هەمیشە ئەیانەوێت لە هەموو کایەکانی ژیاندا ئێستا دەستیان هەیە دەستێکی باڵایان هەیە شان بە شانی پیاوان هەرچۆن لە پێشووتردا لە سەردەمی شاخیشدا ژنان پێشمەرگە ئاسا بوون وەکو پیاوان ئەکرێ بڵێن هەندێک جار لە ڕێ ئەو بەهرەیەوە ئێوە بتوانن دەری ببڕن لە ڕێی نووسینەوە لە ڕاستیان من نامەوێ هیچ جیاکاریەک بکەم لە بینی پیاوێک و ئافرەتێک لەبەرەوەی کە کاتێک مرۆڤ کە ئێ ماڵین مرۆڤ هەردوو ڕەگەزەگرێتەوە کاتێک کە هەستێکی هەیە کاتێک کە بەهرەیەکی هەیە هەستەکانی ئەگۆڕێ بۆ بەهرەکانی ڕەنگە دارتاشێک بێکە هەندێک شتی وا بۆ تۆ دروست بکە کە سەیری بکەی ینی بتەوێت چەند دقەیەک بەس بە دیاریەوە بۆستی و سەیری بکەیت ڕەنگە ئاسنگەرێک ڕەنگە ئافرەتێک کە خەیاتی ئەکا ئەو بەهرەی کە هەتا لە ڕێی هەستەکانتی تیا دەرەبڕی ڕەنگە منیش ئافرەتێک بووم کە زیاتر ئەو بەشانی کە خۆم تیابینیوەتەوە مەسەلەن شێوەکاری بووە مەسەلەن پیانۆ بووە نووسین بووە من ئەم شتانەم کردووە ئەمانە توانی ویانە هەستەکانی من بڵاو بکەنەوە ئەوانە توانی ویانە هەندێک لە بارگرانی سەرشانی من مەسەلەن کەمتر بکەنەوە دوایکردنی ئەم شتانە توانی ومەکە ئاسوودەتر ببم بۆچی لەبەرکە بەهرەکانی من ئەمە دەست خۆش خاتولەنیا خۆت لە شاری هەولێرە ژیت بەس هۆکاری چی بوو کە بڵاوکردنەوەی کتێبی 101 ژانی شعر لە شاری سلێمانی بوو ڕاستەکەی جەمال عرفان ئەو دەستگایە بۆ من شوێنێکی زۆر تایبەتە من کاتێکە لە سلێمانی بووم زۆربەی کاتەکانم لەوێ بەسەرەبرد زۆر پێم خۆش بوو هەموو جار کە دانیشتم بە تایبەت زۆرتر خەریکی ڕسمە بووم لەوێ هەمیشە ئەمود من ئەبێ شتێک بکەم لێرە یانەوە تا بێت تابلۆیەکی زۆر گەورە بۆ ئێرە دروست بکەم یانەوە تا منە بێت کتێبێک لێرە بڵاو بکەمەوە زۆر خۆشبەختانە کە توانیم خەونەکەم لەوێ بەدی بێنم بۆ هەموو وەکو سلێمانی لەبەرەوەی کە من خۆم خەڵکی سلێمانیم طبعا هیچ جیاکاریەک نییە بۆ من فەرق ناکا کە سلێمانی بێ یا هەولێر بەڵام خانەوادەکەم دانیشتووی ئەوێن و بۆ من زۆر خۆش بوو بڕواناکەن کە چه هەستێک بوو کاتێک من دانیشتە بووم شارمە خوێندەوە باوکم لە پێشەوە دانیشتە بوو باوکم ڕسمی ئەگرتم دایکم خوشکەکەم لەوێ بوون ینی هێزێکی وا بوو بۆ من کە ئەمتوانی ئەو ڕۆژە تابیانی شاریان بۆ بخوێنەوە کەواتە گرنگە خێزانەکەت لە پشتەوە بن تۆ هەر کارێک بکەیت و بۆ لەنیاش ئەکرێت بڵێن ئیلهامی شعرەکانی لەنیا ئەکرێت بڵێن خێزانەکەیەتی بە تایبەتی طبعا باوکم هەمیشە هاوڕێم بووە و شتێکی زۆر تایبەتتر ئەگەر باس بکەم بۆتان تەمەنم زۆر مناڵ بوو زۆر حەزم لە ئامێری پیانۆ بوو دایمەن باوکم ئەیوت دوانی بچووکت بۆ ئەکڕم لێکی ئەیە منیش تووڕا بووم ئەموو من دانەیەکی گەورەمەوێ ڕۆژێکان لە مەکتەب هاتمەوە کاتێکە هاتمەوە باوکم بانی کردم وتی وەرە شتێکم بۆت کڕیەوە وتم چییە؟ وتی دوو بیانۆی بچووکم بۆ ناوی بەیەکەوە مشتم ئاخر من نامەوێ وتی وەرە سەیری بکە کە چووم سێرم کرد پەردەیەکی سپیانیا بوو بەسەریا تەپەنەوە ڕۆژێکە کە ناتوانم لە بیری بکەم کە لایەن بر پیانۆیەک بوو کیبۆردێکی گەورە بوو زۆر بەختەوەر بووم هەمیشە باوکم بە دوای ئەو شتانەیە چووەکە زانیوەتی ئێمە خولیای ئەەکەین هەمیشە ڕەفیقێکی زۆر باش بوو بۆ ئێمە وەکو کتێب خوێندنەوە باوکم من لە تەمەنی 14 ساڵیا بووم کۆمەڵە کتێبی کڕی بوو لە بەردەم تاکەکەی خۆی دایەنە پێوتم لەنیا ئەو کتێبانی کە لە بەردەم تاکەکە مادامناوە کە من ڕۆژمە دەرەوە مەیان خوێنەرەوە باشە منیشە چوومەم خوێندەوە کتێبی زانیاری گشتی نووسرا بوو ئەم خوێندەوە ئەم هەمووشی پرسیار و وەڵام بوون زانیاری بوون دواتر ڕۆژگاوتیم بۆچی کتێبەکەی منت خوێندەوە منیشتم کتێبەکەی تۆم خوێندەوە وتی ئافرم کە خوێندەوە سێ کتێبی تری یامێ وتی هامسیانەش بخوێنەرەوە یعنی
شتێکی زۆر باشی کرد کە ها یاریەکی وای لەگەڵ من کرد باڵێ. کە حەزم زۆر زیاتر بوو بۆ خوێندنەوە ئیتر لەو کاتەوە من دەستم کرد بە خوێندنەوە. بەڵێ دەستەکانت خۆش بێ ئاماژەت بۆ کرد لەوەی کە بەڕێزت تابلۆکێش و شێوەکاریشیت ئەکرێ بڵین هەندێک جار بۆ ئەو پارچە شعر و هۆنراوانەی کە ئەیان نووسیت لە ڕێگەی هۆنراوەیەکیشە لە ڕێگەی تابلۆیەکەوە تابلۆیەکی بۆ بنەقشێنی بۆی ڕنگدانەوە بێت و ئاوێتەبوونی هەردووکی بێت. خۆی یەکەم جار پلانەکە وا بوو کە من هەر شعرێک بنووسم وێنەیەک بکەم بۆی بەڵام دواتر وتم نە بە هوەر مەسەلەن وێنە کێشان وەکو خۆی بڕوا چونکە پلانێکم هەیە بۆ ئەویش کە هەر لەم ساڵە کە بتوانم معرەزێک بکەمەوە بۆ وێنەکانم بۆ تابلۆکانم پێم وا بوو کە ئەویان بەڕێگەی خۆی بڕوا شتەکانی نووسینیش بەڕێی خۆی چونکە من تەنها لە نووسینی شعر بەردەوام نابم من لە دوای ئەمە ڕۆمانێکم حازرە کە لە چیرۆکێکی ڕاستەقینە وەرم گرتووە و هەندێک دەستکاری ڕووداوەکانیم کردووە. دەست خۆش بێت پێش پرسیارەکەی ئێمە کەوتیت ڕاستی ویسم بپرسم کە پلانی داهاتوو چییە؟ 101 ژانی شعرت بڵاو کردەوە یەکەمین کتێبە شعری بڵاوکراوەی تۆیە پلانی داهاتوو چییە؟ ڕۆمانەکە کەی دەسەکرێ بە نووسینی کەی تەواو بێ کەی بڵاوکرێتەوە؟ ڕۆمانەکە لە ئێستاە وەکو چیرۆکەکەی حازرە دیزینێکی بۆ بکەم دیزینی نووسینەکەی و پێداچوونەوە ئەم شتانەی ماوە بەڵام وەکو چیرۆک حازرە دوا بەدوای ئەمە دەسەکەمەوە بە نووسینی ڕۆمانەکە کە لە چیرۆکێکی ڕاستەقینە وەرگیرا و تەنها هەندێک دەستکاریەکەم و پلانێکی تریشم هەیە کە ئەگەر بتوانم درێژە بم بە شارەکانم هیچ شتێک ڕێگر نەبێ ئەمە 101 ژانی شعر نووسراوە مەسەلەن دوای ئەمە پێم خۆشەکە بیکەم بە 102 بەهاری شعر واتە سلسلەیەک بەردەوام بکەم بەم جۆرە. دەستەکان خۆش بێ زۆر سپاس خاتوو لە نیابۆی کە لە سەدۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بەردەوام بووی هیوای سەرکەوتنە بۆ خوازین هیوادارین بۆ بەهرە جوانەی کە هەتا گرنگی زیاتر پێی بە هونەری کوردی. دەستەکان خۆش بێ زۆر سپاس دووبارە. دەست خۆش خاتوو لەنیا سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن دووبارە پیرۆزبایی بڵاوبوونەوەی کتێبەکە دەستەکان خۆش بێ دەست خۆش سپاس بۆ تۆ.